بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کاک عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری تاوتوێی چەند پرسێکی گرنگ تایبەت بە قەیرانی موچە داهات دۆخی هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراق دۆخی ناوچەکە هەروە کۆنگرەی کۆمەڵی دادگەریش قسەی لەسەر دەکەین ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین. سەر بەخێر بن سوپاسیان دەبوون دەکەین. سەلامەت یا خۆش سپاسەکەین سەرتا لە قەیرانی موچەوە دەست پێ بکەین. خۆتان ئاگادارن 2 مانگە موچە نەدراوە تاکو ئێستاەوە لە کۆتایی مانگی 6 موچەی مانگی 5 خەرج نەکراوە. عێراق بڵێ هەرێم پابەندی یاسای بودجە نەبووە بڕیارەکەی دادگای فیدراڵی لە بەرامبەریشدا عێراق هاتووە موچە خۆرانی سزاداوە. سەرنجیەوە لەسەرم پرسە چییە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندە میهرەبان وەڵام سەرەتا سەلام و ڕێز و خۆشەویستم بۆ هەموو لایەکەیە بە تایبەتی بینەرانی بەڕێز و خۆشەویست کە لێرە بە خزمەتیان دەگەینەوە یا هەموو لا سا و سەرفراز بن بە جەنابیشتانەوە. بەخێر بن سوپاس دەکەین. وەڵاهی بەداخەوە کە ینی گەورەترین کێشەی ئەم وڵاتی ئێمە بابەتی موچەیە کە زۆر کێشەی خۆ دەزانی ئاڵۆز و خراپتر ڕووی لە ناوچەکەیە ڕووی لە وڵاتەیە ڕووی لە خەڵک و کۆمەلگایە بە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە. بەڵام کە دەڵێم بەداخەوای لێ هاتووە ینی بابەتی موچە لە هەموو دنیا بابەتێکی زۆر ئاسایی و زۆر سادەیە لە حکومڕانیدا ینی حکومەت حکومڕانان وە دەسەڵات لە هەر شوێنێک بەڕاستی بەرپرسیارە لە دابینکردنی ژیان و گوزەرانی خەڵک نەک هەر موچەکەی بەڵکو ژیان و گوزەرانی و لە خزمەتگوزاری ئاسایی یاساییەکانی کە خەڵک پێویستی پێیەتی کە بەداخەوە سادەترین و یاساییترین بابەت کە بابەتی موچەیە دەسەڵات لە هەرێمی کوردستان نەیتوانی بە دابینی بکات. بۆ ماوەیەوە ئێمە زیاتر لە 33 ساڵە حکومەت و پەرلەمانمان هەیە بەڕاستی بەرپرسیارن و ئەوەش مانای ئەوە نییە کە حکومەتی عێراقیش بەرپرسیار نییە. ئەم پێمە حکومەتی عێراقی لەو ڕۆ بەرپرسیارە کە دەبێت فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش وەک هەر فەرمانبەرێکی دیکە لە عێراق تەماشا بکە. چۆن فەرمانبەرێک لە بەسڕا هەیە موچەی خۆی وەردەگرێ مانگانە ینی فەرمانبەرێکیش لە سلێمانی لە هەولێر هەر وەک ئەو فەرمانبەرەیەکە لە بەسڕایە و لە بەغدایە و لە ئەمبارە. بەڵام بەڕاستی عێراقیش وا مامەڵی نەکردووە. لەوانەیە پرسیار بکرێ باشە بڵێ ئاخر ئەوانەیە ئێرە بەدەسەڵاتی ئێرە بەرپرسیارە لەوەی پابەند نەبوون بە یاسای بودجە و پابەند نەبوون بە یاسای بودجە پابەند نەبوون بەوەی بەو ڕێکەوتنی کە لەگەڵ عێراق کردن پابەند نەبوون بە بڕیارەکانی دەرگای فیدراڵی وانە. باش ئەم دەڵێم ئەوە ڕاستە. بەڵام ئایا فەرمانبەر ئەم بڕیارانە جێبەجێ نەکردووە؟ فەرمانبەری هەژار و فەقیر لە وڵاتە ئەو پابەند نەبوو بە بڕیارەکانی دادگای فیدرالیەوە؟ فەرمانبەر داهاتی بەدەستە تا داهات بنێرێ بۆ عێراق؟ ئەم دەڵێم دەبوو عێراق وا مامەڵە نەکا. عێراق ئەگەر ڕاست دەکا بابێ دەسەڵاتدارانی هەرێم سزا بدە. ئەو لەبری موچە خۆرە؟ بەڵێ بابێ محکەمەی ئیتیحادی هەیە بابێ سەرۆکی حکومەت بابێ سەرۆکی هەرێم بابێ جێگیری سەرۆکی حکومەت بابێ وەزیری دارایی بە بانکێشی پەرلەمانی عێراق بکە لە پەرلەمانی عێراق با لێپرسیوانێک بکرێن محاسەبە بکرێن با بانجی با لە دادگای فیدرالیەوە مەسەڵەن بڕیار بدرێت. زۆر ڕێگا هەیە زۆر شێواز هەیە کە دەتوانن بەڕاستیوانە بەرپرسانی هەرێم سزا بدەن. بەڵام ئێستاوان سزایەکەی بەڕاستی سزای فەرمانبەرانیاندا. ئەم دەڵێم عێراق بابێ موچەکە بنێرێ وەکو فەرمانبەرێکی ئاسایی خۆی تەماشای بکە ئەسا بانمونە بێنمەوە. باش کاحشیم ئەگەر لە بەسڕا پارێزگاری بەسڕا لە یاسا یا لە دەستوری عێراقیە لە ڕێنمایەکانی حکومەتی عێراقی لایدا باش ئایا عێراق وەزارەتی دارایی عێراق موچەی فەرمانبەرەکانی پارێزگار بینای پارێزگا دەبڕێ یا پارێزگارەکە محاسبە دەکا؟ ئێمە بەڕاستی نازم ئەوە دەگەیەنێت جا بکرێتەوە لە مرۆڤانی سیاسی بە بۆ چوونی ئەم پێما دەبێت جا بکرێت. ئاسڵ نەدەبوو تێکەڵ بکرێت بەڕاستی هەرمیش بەرپرسیارە بەرپرسانی هەرمیش بەرپرسیار لەوەی کە ئەم بابەتیان تێکەڵی ئەم بابەتی دیکە کردووە و عێراقیش بەرپرسیار لەوەی کە بابەتی موچە بە تایبەتی موچە بەڕاستی لە بودجە شتێکیە دەتوانێت بە بودجە محاسەبەیان بکە ئەگەر بودجەیان بۆ دەنێرێ دەتوانێت زۆر ڕێگای دیکە هەیە بەرپرسانی هەرێم سزا بدە
بەڵام ئەم پیمە فەرمانبەر نەدەبوو سزا بدرێ. باش ئێستا چارەسەر چی ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی ماوە بە سەرچووی حکوومەتی هەرێمیش هەبوو باسییان لەوە کرد کە چاوەڕێی گفتوگۆن لەگەڵ بەغدا وەفدێکی بەغدا بێتە هەرێم وەفدی بەغدا بێتە هەرێم وتیان داهاتی ناوخۆ بەش ناکە بەڕێ چی بە چارەسەر زانیت ئەوەی ئێستا دیارە لە بەغداوە نەهاتووە موچەکە لێرەش دەڵێن داهاتەکە بەش ناکە باسی داهاتی نێوتەر ناکەن دەڵێن داهاتی ناوخۆ بەش ناکە بەڕێ چی بە چارەسەر دەزانیت خۆی ئەمە کاتی خۆی کاک حەشیم لە پەرلەمانی کوردستان بووی بەڵێ وەکو فراکسیۆنی کۆمەڵ تەحەدایەکمان کرد مەکاکە وەرن لە خوڵی پێنجە بەڵێ بەڵێ مەکاکە وەرن ساڵێک داهاتی هەرێمی کوردستان ڕادستی ئێمە بکەن باش بەڵام ئێمە بتوانین بەڕاستی هەچی داهاتی هەرێمی کوردستان هەیە کونوکەلەبەرەکانی ئمە بیچینێ ینی و بیپشکنین کە سەرچاوەکانی داهات ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان ئێمە پێی بگەین و هیچ ڕێگریەک نەکرێ و دەستکراوە بین ئەگەر ئێمە بۆکو کۆمە حتا وڵای بەناوی ئۆپۆزیسیۆنش ئەو کاتە ئەو قسەمان کرد مە ئەگەر ئێمە دوام ساڵ نەمانتوانی موسێ و خەڵکەوە بودجەیەکی پێویستی تەشغیلیش بە وەزارەتەکان ئێمە دابین بکەین ئەو کاتی ئێمە دێنە سەر کەناڵەکان و دەڵێن کاکە ئەوەی کە دەسەڵات گوتوێتی لەوەی کە داهات کەمە یا داهات نییە بەشی موسە ناکە ڕاستیان کرد ڕاستی ئێمە هەڵەمان کرد خەڵکو جەماهیر هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتە ڕاست و ڕێکە ئێمە هەڵەمان کرد باشە دیگە بەشی کرد ئێمە جارەی پێشنیارێکمان کردووە دەڵێم کاکە وەرن باشە بۆ ئێستا مەبەست بخاترمان گرتم بەڵێ پێشنیارێک دەڵێن کاکە وەرن با ئەنجومەنێک یا لیژنەیەک ئەنجومەنێکی کۆکردنەوەی داهات لە هەرێمی کوردستان دروست بکرێ با نوێنەری پارتیەکێکی تێدا بێ و نوێنەری حیزبەکانی دیکەی سەرەکیشی تێدا بێ لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەڵە خەڵکی پسپۆر و شارەزا لە بواری کاژێری و دارایی با کاکە 6 مانگ ئەم ئەنجومەنە دەستکراوە بێ بتوانێت بچێتە بنجوبنەوانی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان و داهات کۆ بکاتە سەر مێزێکی ئاو هەیدا بنێ کاک حەشیم بە شەفافی دەست نەهێنرێتە ڕێگایان بزانین داهات چەندە بە داهاتی ناوخۆ نەوت و خاڵە سنووریەکان ئەگەر بەشی نەکرد کاکە خۆ کاتی ئێمە نین بڵێ ئۆپۆزیسیۆن چاوێن بە دەسەڵات هەڵ نایە هەدانێ دەسەڵات بڕوخۆ یا مەسەلەن عیبدارکەن ئەوە پارتیەکێکیش تێدا هەیە وە خەڵکش پسپۆری شارەزە لە بواری دارایی و کارژێرێکدا هەیە باوەنی ئیعلانیکەن کاکە بزانین داخوا با ئەوان گوتیان داهات بەش ناکرێت ئەمەش دەڵێن بەش ناکە گوتیان بەش دەکات دەبێت پارتیەکەی بێدەنگ من کاکە با بڵێن چەند ساڵە دزی لە داهاتی و خەڵکی کراوە گەندەڵی کراوە بەڕاستی بۆیە بەشی نەکردووە کا حەچیم ینی نەک ئەم گومانم هەیە یەقینم هەیە این داهات بەش دەکات زانی بۆ داهاتی هەرێم بەشی موچە دەکات بەبێ بەغدا بەڵێ بە نەوت و بە ناوخۆ بەڵێ بە سنوورەکان ئەمە دوو نمونە بدەین دوو نمونە دێنمەوە باش کا حەچیم ئێمە ئێستاش نەوت بەلانی کەم 300,000 بەرمیل دەفرۆشێ بە قاچاق باش و هیچی بۆ نەمێنێتەوە بەو شوێنێک کە پێی دەفرۆشێت بە $25 حسابە تقریبا بەرمیل یا زاروەیە وەزی دارێک پێش دەیگوت $32 بەڵێ کاکە 25 بۆ دابنی باش ئەوە $25 داهاتوە نەبوو بەبێ هیچ تەکلیفێکی لەسەر نییەوە بەڵێ تەکلیفی بۆڕی لەسەر نییە کرێ بۆڕی تەکلیفی باز و خەراجی بڵێن نەوتی جیهانی لەسەر نییە کە بفرۆشێ بەڵێ تەکلیفی گواستنەوەی لەسەر نییە باش لە سنوورەکان کە دەبردێتە دەرەوە بۆ زانیاریت ئەویش کاکە تقریبا نزیکە $30 وەردەگرن بەڵام ئەمیش بەکەمی دادەنم $25 دانێ ئەوش هەداهاتە بۆ هەرێمانیە هەر لە نەوتەکەی خۆ $25 کە دەفرۆشی یا $30 خوارە ئەوەندە نییە لە بردنە دەرەوەشی لە شوێن لە خاڵی سنووری کە دەبێنە دەرەوە $25 گومرگ وەردەگیرێ ئەو $50 ئەگەر 300,000 بەرمیل بفرۆشێ کەم زیاتر دەفرۆشێ باش ڕۆژی 300,000 بەرمیل بێ مانجی دەزانین دەکات چەند $450 میلیۆن نزیکی 700 میلیارد دەکات نزیکەی با بڵین نیوێ بۆ حکوومەت بێ بۆ حکوومەت بێ هەمووی بۆ وەزارەتی دارایی نییە تو خەزانەت نییە نابێت داراییەوە بەڵێ چکە 700,000 بەس ئەوە چییە کۆمپانیەکان خود کۆمپانیا چی خۆی ئێستا ئەوە نییە ئەو کە بە قاساق دەفرۆشێ ینی کۆمپانیا چی وەردەگری بەڵێ چکە ئێستا دەڵێن کۆمپانیەکان و حکوومەت ڕاستەخۆ دەیفرۆشن ینی نەوتەکە هەر بەتەنکە دەیفرۆشن هەر دووکیان ینی ئەگەر واشی دابنین
300 میلیارێک بۆ بخوا حکومەت زیاتر دەمێنێتەوە کاک زیاتر دەمێنێت. زیاتر دەمێنێتەوە باشە. کاکە 500 میلیارد دەمێنێتەوە. باشە باشە باش ئەمن شوێن هەیە بۆ خۆم چیمە بەس لە وەزارەتی ناوخۆ بن لە بەشی بابێن هاتوچۆکەی لە شوێنێکی لە یەک بەڕێوەبەرایەتی باج و ڕسومات باش دەزانین نزیکەی مانگێک یانی داهاتی چەند بووە ئەنی کە بەڵگەم لەلایەت زانین چەندە 50 میلیارە باش یەک شوێن یەک شوێن بەڵێ. 50 میلیارد یعنی بە معدەلی 45 تا 50 میلیارد باش باش ئەوە یەک شوێن کاک حەچی ئەدی داهاتی شوێنەکانیکە بڵێ سنوورەکان خاڵی سنووری ئەدی وەزارەتەکانیکە ئەدی بەڕێوەبەرایەتیەکانیکە ینی یەک شوێن تێت و ئەم پێمە کا حەچیم داهات ئەگەر بەڕاستی ینی لە دەستێکی ئەمین بێ و بە دادگەرانە دەستێکی واتە بەڕێک پێشی کۆ بکرێتەوە و بە دادگەران دابەش بکرێ ئەم دڵنیان بەڕاستی ئەو کاتەی بەشی موسە دەکەوە بەشی بزێ تەشغیلیش دەکە ئەو کاتی با هەرێم ئەگەر وایە کاکە بابێن شەفاف بن ئەم داهاتە با بەڕێک پێشی کۆ بکرێتەوە وەم داهاتە با بە دادگەری دابەش بکرێ ئەو کاتی با لە عراق بێمنێت بنە کاکی عراقمە داهاتی ما هەنایە بێمنێت کەرامەتی خەڵکی خۆت ئاوا دەپارێزرێ ینی بێمنێت باش بەس ئێستاوان نە لەگەڵ بەغدا ڕێک دەکەون نە ناو خۆش دەیتن ئەو مشکی چارەسەرەک ئەی چارەسەرکە چی ئێستا بۆ منە وڵی چارەسەر دەڵێن وەفدی عێراق دەبێ بێتە هەرێم و نازەم ئەوڕۆ سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر چوو باسی کرد چارەسەرەکە چیانی وڵی چارەسەر هەر ئەوە دەبینی بە حەقەتەن ینی یان ئەم ڕێگا بگیرێتە بەر باشە ینی کە من پێشنیارم کردو باخۆیان لە ئیحراجی ڕزگارکەن دەڵێن بەش ناکای ساوان دەڵێن ئێمە دەڵێن بەش دەکات دەی چۆن ساق دەبێتەوە دەڵێن بەش دەکات ئێمە دەڵێن بەش دەکات کاکە هەر ئێمە خەڵک هەموو دەڵێ بەش دەکەوە نییە باشە دەسەڵات دەڵێ بەش ناکەوە نییە ئێوە کاکە باش شەفاف بن با بزانین بەش دەکات بەش ناکە باشە بەس بۆ یەک زاری با کاکە بابێن بڵین ئەو لیژنەمان بۆ چی کاتی خۆی پەرلەمانمان بێ دیوانمان بێ حکوومەتمانە بێ ئەو لیژنەمان بۆ چیەوە ئەمیش وا دەڵێ باشە ئەمن بەڕاستی لە پێشنیارەکەم بۆشم ڕوون کردوتەوە باشە کە خۆی پێویستە ینی حکوومەت هەموو ساڵ مانجیدا بە پێی بڵێن یاسا پرۆژە یاسای بودجە بنێت بۆ پەرلەمان هەموو ساڵ لە 2014 ئەم پرۆژە یاسای بودجە نهاتوتە پەرلەمان ئەگەر پرۆژە یاسای بودجە بچێت بۆ پەرلەمان و پەرلەمانش کارا بێ ئەو کاتی ڕاستەکە من پێش ناکە ئەوەی ئەم پێشنیارە بکەین زانی بۆ چونکە ئەم پەرلەمانە لیژنەی تابەتی خۆی هەیە لیژنەی دارایی هەیە بۆ بە دوواداچوون و پەرلەمان هەیە بە دوواداچوون دەکات کە دەڵێ کاکە حکوومەت دەڵێ داهاتی هەرێمی کوردستان ئەوەندەیە و سەرچاوەکانی داهات ئەمانن و خەرجەکەی بەم شێوەیە پەرلەمان بۆ هەیە دەستکاری ئەم ژمارانە بکە و بۆی هێ بچێت بە دوواداچوون کە بزانین داخۆ ڕاستە کە نووسێتە داهاتی نەوت بۆ نمونە 300 میلیارە ڕاستە بزانین بۆیە کاک حەشیم کە ئەمە نیە بەدیلی چییە کووا ینی فەرمێستا حکوومەت کە پارە خەرج دەکات بچی یاسایەک پارە خەرج دەکات مەگەر نابێ پرۆژە یاسای بودجە هەبێ پەرلەمان پەسەندی بکە ئەو جار حکوومەت بڕیار بدا کە ئەم پارە بۆ ئەم شوێنی ئەم پارە بۆ ئەم محافەزەیە یا بۆ ئەم پرۆژەیە ئەمە ئەوە نیە نەبوو ئەی چ هەیئەتێکیکە هەیە ئێستا بتوانێت بە دوواداچوون بکە و محاسبەی حکوومەت بکات بڵێ کاکە ئەم پارەی داهات نەبوو ئەوەندە نییە پارەی ناخۆ زیاترە پارەی خاڵ سنوورەکان کووە چ هەیە ناچاری دەڵێم کاکە یان دەبێ ئەمە هەبێ کە ئەوە نییە کێستا پەرلەمانە کەوتوتە سەر پەرلەمان سەرپێچی پەرلەمان هەر نییە یەکوا پەرلەمان چەندی چەند پەرلەمان کراوە یەکی دوانزای 2024 یعنی ئێستا کۆتایی مانگی شەشە نزیکە حەوت مانگە ئەوە حەوت مانگ هەڵبژارنەکە 6 مانگە کراوە ئەمە بەسم چییە کاک حەشیم ینی ئەگەر ئەمە بە شێوەیەکی دەستوری و وەکو کارێکی موسەساتی حکومڕانێکی سەرکەوتوو نییە ناسا پەرەن دەبێت بەر ئەم لیژنە و ئەم ئەنجومەنێک دروست بکرێت بۆ بە دوواداچوون بکات کە بزانین داخۆ داهاتەیە یان نییە بەزۆکو کۆمەڵی دادگەری بڵێن ئەوە دەڵێ با لیژنەیەک پێک بهێنرێت و داهات ئاشکرا بکرێت پێتان وایە بەشی موچە دەکات بەس قازانجی ئەگەر لەگەڵ بەغدا ڕێک بکەون ئێستا بەغدا داوای 150 میلیاری مانگانە دەکات لە داهاتی ناوخۆ لە کۆی نزیکەی 400 میلیارد دینار داوا دەکەن ئەوتی ڕادەست بکرێ ئەنی بۆش ئەویش موچەکە بنێرێ ئێمە ئەسڵ ئەوە لەگەڵ ئەودان کە بەڕاستی بڵێ لەگەڵ بەغدا ڕێک بکەین ئێمە وەکو کۆمەڵ هەمیشە گوتمانە باشە باشترین بژاردە بۆ هەرێمی کوردستان ئەوەیە لەگەڵ عێراق ڕێک بکەوێ و باشترین پەیوەندیشی هەبێ و
بەڕاستی ئەو بڕیار و ئەو ڕێککەوتنانێک کە لەگەڵ عێراق کراوە و ئەو بڕیارانەی کە لە محکەمەی اتحادی داوێتی سەبارەت بە هەرێم و بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ نەوتی هەرێم لەگەڵ داهاتی هەرێم ئەمە مەڕیمان وایە هەرێم جێبەجێ بکە ئەوە لە حاڵدا ئەمە پێشنهاد دەکەم کە مادەم جێبەجێ ناکەی و دەڵێ خەتای منیش نییە دەڵێ عێراق پارەی نانێری کەم بە هەردوو ڕۆکەم باس کرد ئەم عێراقش بە تاوانبار دەزانم بەڕاستی هەمیش بە تاوانبار دەزانم کە دەڵێ ئەمە نییە باشە دەدەن کاکە فەرمونون ئەوە ڕێگا چارەیە باشەوە بەڵام ئەوە ڕوتێن بە پێ ئەگەر بەغدا هەر ڕێک نەکەوتن بە پێی توانە موچەکە دەدەین بە پێی توانە ئەمەش دیسانە کە شەفافێتی تێدا نییە مەسەلەن ڕەنگە ئەگەر لەگەڵ بەغدا ڕێک نەکەون هەر کاتێک بڕە پارێکە بوو چەندی بەشکە دەوەندە بدەن بۆ موچە ناخکاک حەجیم شەفافێتی تێدا نییە مانی بەچ ڕابزانین ئەمە داهاتەکەیە بەچ بڕوا دەکەی ئەم جناب مەسن کۆمپانیاکمان هەیە ئیش دەکەی باش محاسبێکمان داناوە کرێ کارت هەیە ئەم هەر نکاژن دەڵم کاحشم لەڕێ بەڵێ دەڵم کاکە وڵای ئەمە داهاتمە ئەم ساڵەکە مەسەلەن بمونە 50 میلیۆن بووە ئەوە ئەوەندەمانداوەتە کرێ کارەکان ئەو مەسرف و 2 میلیۆن بەرکەوتووە ئەت بۆ نییە مەسەلەن بۆ حەقی خۆت نییە بڵێ کاکە دەبا وڵای لە من دەمێ لیژنیش پێک بێنین بزان ڕاستە داهات 50 میلیۆنە حەقت نییە وا بڵێ بەس دلیل ینی ئەوەی من ڕاستە ئەمە وانە بڕواتبەیزاتەیەک نییە کە باسی دەکەن ئەمە ناڵم هیچی ڕاست نیە بەڕاستی ئینسان چکە بڵم هەر هیچ ڕاست لەبارەی داهاتەوە کە بەگشتی داهاتینەوە تەرباز ناکەن و بەگشتی تەماشای کاک حەشیم بەگشتی مادەم شەفافێت نەبوو حەقی هەر هاوڵاتێکە بڕوانەکە کە ئەمە ئەوەندە داهاتی هەرێمی کوردستانە باش شەفافێت نییە شەفافێت نییە نەخێر باشە بینە سەر هەڵبژارنی داهاتی ئێستا کاتی خۆی باسی ئەو کۆمپانیانان دەکرد کە هاتن بۆ سەرپەرشتکردنی نەوت و فرۆشتنی نەوت و نەبوو بەڵێ راپۆرتی بوو ئێستا نیم خۆ کاتێ مەسەن چەند راپۆرتێکی بوو ئەمریکا ئەنجومەنی وەزیران بووی باشە چەند راپۆرتێکیان هێنا ئێمە کەس نەماتوانین بڵێن ئەم راپۆرتانە دروست نییە بەڵێ زانیت ئەو کاتێ تەنها کێشەک چ بوو تەمە بەس باسی نەوت بوو تەنها کێشەوە بوو کاکە باشە ڕاستە ئەمە بڕوا بۆی دەکەین یعنی ناتوانین بڕای پێ نەکەی مەکاکە بەس ئەدی ئەوی بە قاساق دەفرۆشتی ئەو پاڵاوگانی کە بە قاساق نەوت دەفرۆشن ئەمە بۆ چییە ئەو تانکەرانەی کە لە پاڵاوگانی کە بە قاساق دانراون بە قاساق نەوتەکەی دەفرۆشن و ئەم تانکەرانی کە سەریان دەدوویەک ناوە کە زۆریشن و ئەم نەوتە چێ دەفرۆشێ و بۆ کوێ دەچێ ڕەنگە بزانانی بۆ کوێ دەچێ بەڵام داهاتەکەی بۆ چییە ئێکا حاچیم خۆ ئەمە بەسم چییە ئەگەر شەفافێت هەبێ بە بنمونە ئەگەر دیژنێ ئەگەر ئەنجومەنێک کەسبەی بۆ نمونە پەرلەمانێکی کارایە پەرلەمانێکی تەندروستە بێ سەرپەرشتی بکە بێ بۆ داداچوون بکە کە ڕایگەیان کاکە داهاتی هەرێمی کوردستان ئەوەندەیە ئەو کاتی هاوڵاتی ناسارە بڵێ ئەوەندەیە بڕوا دەکەم کە داهات بڵێ ئەوەندەیە بەڵام ئێستا هیچی وا هەیە چۆن خەڵک بڕوا بکە ینی چۆن کاکە ئەم نێگەیانی کە من لە وەزارەت بمە ئەمە لە پەرلەمان کاحشم ئێستا چۆن قەناعەت بم کە داهات ئەوەندەیە چۆن یانی مکاتی خۆی کە لە ئەنجومەنی وەزیران بووی ئەو کاتی بە سەرۆکی حکوومەت گوتی وڵای ئەمە ڕخنەمان هەیە لە لایەنەکانی بۆ کە بەشدارن لێ لە حکوومەت وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵە دەکەن و باسی داهات دەکەن کە دەڵێن داهات شەفاف نییە و ڕوون نییە باش چۆن دەبێ ئەوانە کە بخۆتان لە حکوومەت و لێرانن چۆن دەبێت داهات ڕوون نەبێت جا تو گرێەکەت ڕخنەکە لە ڕاگەاندەکان وانە وتی بەڵێ مڵای نەکە ڕاگەان گوتمی ئێستا لێرە ستافی ئەنجومەنی وەزیران نیم گوتی با کاکە ئێستا ئەمە نازانم داهات چەندە کابرایەک مەسەڵەن لە ڕاگەاندنێک مەسەڵەن ئەندامی سەکرتایەتی حیزبێک کادیرێک هاوڵاتێکی ئەم وڵاتە بچ بزانێت کە داهات چەندە ئێستا بۆ من ڕوون نییە چەندە گوتیان ئەوە تا ئەوەی کە باس کردیانی بێن ئەو کۆمپانیایە دیلێت ئەوە کە فەرم کاکە هەموو شتەکانی ڕووکمان ئەمە ڕوونە بەس ئەدی ئەوەی دیکە خەڵاس سنووریەکان داتی ناو خۆ نەوتی قاچاق و ئەدی ئەوە کاکە چەندە ئەوە بۆ شێ دەچێەوە هیچێ بارعام ئەنی وەزەکە ئەوانی ینی بەڕاستی باش دەچین سەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەس بەم شێوە حکومڕانی دەکرێت خەڵەکە برسی بێ و چاکسازی نەکەی و داهات شەفاف نەکەی و بەڵێ تا ئێستا دەکرێت بەڵێ بەستا کوێ بڕدەکە ئەو حکومڕانیە دەکرێت بڵێ نیە خەڵک قبولیەتی دەکرێت ئەوە دەکرێتە کراوە تا ئێستا کراوە باشە بەس خەڵکیش گرێشیە لە حیزبەکانی دیکە دەڵێن ئەوانیش بۆ قبوڵی دەکەن وڵای کاکەچیم جا ئەوەی ئێمە ئەوە بابەتێکی کێ ئەمە ئەوەی کە پێمان کرابێ
باش لە هەموو قۆناغەکان لە بەرگریکردن لە مافی خەڵک لە هەوڵدان بۆ ئەوەی کە شەفافەتی دارایی هەبێ لە بەدواداچوون و لە دەنجی حەق بەرامبەر بە ناحەق و بەرامبەر بە زوڵم و بەرامبەر بە گەندەڵی و قۆڕخکاری بەڕاستی مە کردومانە و دەشیکەین بەردەوامیشین وە چی بزانین لە قازانجی خەڵکە دەیەکەین بەڕاستی تەنها جیاوازی ڕەنگە ئێمە خەڵکەچکەلێک زیاکاتەوە ئێمە هەندێک وشەی ناشرینەیە بەکاری نایێنین لەنا یعنی ئێمە لە پەرلەمانی کوردستان لە خولی پێنجم دەی فەرمونەوە ئەرشیڤ ماوە یعنی ئێمە چی هەیە حوت پەرلەمانتار حوت پەرلەمانتار چی هەیە ئێمە کاک حەشیم ئاماژەی پێ نەکرابێ پەنجەمان لەسەر خاڵی مەسەن گەندەڵی و لەسەر قۆڕەخکاری لە سیستەمدانە نابێ لەکوێ مەسەن پێویست بەرامبەر بە ستەمکارێک بەرامبەر بە قۆڕکارێک بەرامبەر بە گەندەڵکارێک ئێمە قسەی خۆمانمان نەکردێ و حەق خۆمان نەگوت بێ لەکوێ پێویست بووە لە چ قۆناغی مەسەن کە پێویست بێ کۆمەڵ تێدا بوو بێ مەسەن لە پێش نەبوو بێ تێدا نەبووە مەسەن ینی خۆمە خۆش نەبێنن مەسەن چەند جار مەسەن خەڵک لەسەر قەزیانە سزادراوە گیراوە بارگەکان بەرباران کراوە دەوری ڕاگەیانەکە گیراوە ینی هەموو ئەو بەڕاستی ئەو قۆناغانەی ینی بڕیوە ئێستاش بەردەوامی بەڵام ئێستا فەرمو دەرم کاکە ئێستا ئەوەم بە گونجاوزانی فەرمو ئەو پێشنیاری ئێمێ فەرمو یکاکە بابن یەکەم پێم خۆش باسی ئەو خەڵکە بابێ قسەی لەسەر بکە باش بینە سەر هەڵبژاری پەرلەمانی عێراق بەکوێ گەشتن بۆ ئامادەکاریەکان وە کاندیدەکانشتان بڵێن یەکلا کردوێتەوە بۆ هەڵبژارنەکە چووکە کۆمیسیۆن سپەی دواوادەی داناوە بەڵێ ئێمە دیارە کۆمەڵ بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکا وە ئێمە ئەمڕۆ ئەو کاندیدانێک کە ئێمە هەمان بەڕاستی بوو بە تایبەتی بۆ ئەو سێ پارێزگایە هەرێمی کوردستان وە پەسەند کراون و دیارە دوایی کە ڕادست باشن پێماکانی زۆر چاکن زۆر چاکن بەڵێ پشتیوانیان دەکەین و پژگیریان دەکەین و بۆ ئەمێ دەکەن کە ئینشاءالله هاوڵاتیانیش وە خەڵکی لە کاتی خۆیدا پشتیوانی پژگیری باشیان بکەن پێم وایە لەو ڕۆوە ناڵێم ینی خەڵک زۆر لە هەموو پەرلەمانتارەکانی ئێمە ڕازی بووە باشە بەڵام پێم وایە تا ڕادەیەکی باش پەرلەمانتارانی کۆمەڵ توانیان نوێنەرایەتێکی گشتی خەڵک بکەن لە قۆناغ جیاجیاکە باش بەتابەتی لەوەی عێراق ئێستا کە باسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق باش بە چاوەڕێی چی گۆڕانکاریەکەن بڕیاریش بوو لەگەڵیانەکانی تر پێکەوە بن چاوەڕێی چن هەم لە خەڵک وەکو خۆتان ئەنی چ گۆڕانکاریەک بکرێ چکە ئێستا مەسەلەی موسێ چۆتە بەغدا مەسەلەی نەوتە زۆر پرسی گرنگ لەوێ گلا دەکرێتەوە لەوێ هەبنیانی کار حەچی ئەمە لە کاتی خۆدا ئەومان ڕوون کردەوە کە کۆمەڵ پێشنیار و بۆ بەڕاستی پرۆژێ هەبوو بۆ ئەوە کە یەک لیستی گەورە بێزگە لە پارتیویچێتی دروست بکە بۆ پەرلەمانی عێراق کەمە داواکاریشی خەڵکیش بوو یعنی خواستی خەڵکە لەم قۆناغەدا وەم پێمان وابوو کە ئەمە ئەگەر دروست بکرێ پشتیوانی پژگیریی باشی خەڵکیشی بۆ دەبێ بۆ دەنگێکی باشی دێنێ ئەمە بەڕاستی هاوسەنجی هێز و هاوسەنجی ئیدارەدان و حتا چاوی عێراق و دەوڵەتانی ئیقلیمی و ینی وڵاتانی نێودەوڵەتیش بەڕاستی دەخاتە سەر ئەولان ئۆپۆزیسیۆنە کە دەنگ و کورسێکی باشیان هێناوە ئێمە بۆ ئەمەش بەڕاستی هەموو هەوڵێکی خۆمانماندا لەگەڵ بریانی یەکگرت و دەستمان پێ کرد و لەگەڵ لایەنەکانی کە کۆبووینەوە بەڵام بەداخەوە لە کۆتاییدا وردەودا هەر کەمی کرد ینی هەر بەڕاستی هەر لایەنێک بە بیانویەک هەر یەکەی بە پاساوێک تا پەیمانەکەی نەکرد و دروست نەبوو ئێمە بەتەنیا مانیەوە تا کۆتایی هەموو کەس دەزانێ بەڵێ مانەوە تا کۆتایی ئێمە بڕۆمان بەوە هەبوو کە گەل لەگەڵ یەک لایەنی کەس بێمە بیکەین بەڕاستی ئەوە خواستێکی خەڵکە بەڵام من هەر یەک داواکاریم هەیە وەڵ زارێ زۆریشە بەڕاستی ینی زۆر زووە بەڵام با خەڵک هەر لە بیری بێ ئەوەی کە خواستێکی خەڵک بووە کۆمەڵ بەدوێ ئەم قەزەی داچووە باشە وەویستیشمانە بەڕاستی جێبەجێ بێ بەڵام تەنها دامانەوەی کە خەڵک بە دوای گلەی لێ ئێمە نەکا بەلانی کەم ینی ئێمە ئومێدی پشتیوانیشمان هەیە بەڵام بەلانی کەم گلەی لێ ئێمە نەکا بڵێ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کۆمەڵ ئێوەش بۆ هەوتانەدا لیستێکی فراوان و گەورەتان هەبێ بێزگە لە پارتیەکە ئێوەش هێزێکی گەورە بن لە بەرامبەر ئەواندا مەسەڵەن بۆی کە خەڵک دەنگتان پێ بدە ئامان دامەوەی کە خەڵک ئەم گلەی لە ئێمە نەکا چکە پێم وایە هەموو لا شاهدن ئێمە تا کۆتاییەکەی ماینەوە باش بەس مادەمەوەتان بەرەستەوە خۆڕەنگی خەڵکی ئیسلام خوازیش بڵێ
ئەی بۆ لیستێکی ئیسلامی دروست نەکرا ئێمە ئەوشمان پێشنیار کرد مادەم هەموو لیشتەکە بەدەستەوە نهات ئێمە ئەوشمان پێشنیار کرد بە تایبەتی لەگەڵ برانی یەکگرت و لەگەڵ خۆتان ئامادە بوون بەڵێ ئێمە ئامادە بووین بۆ دروستکردنی لیستێکی ئیسلامیش بەڵام ئەوان پێیان باش نەبوو نەگەیان لیستی ئیسلامیان پێ باش نییە با من وەکو حەقێک دیفاع لە قسەکەیان پێ چۆنیان گوتو ئاوتیان ئێمە پێمان وایە خەڵک لەم قۆناغەدا ڕەنگە لەم هەلمەرزە ئەم لیستە دەنجی باش نێنێ پشتیوانی باش نەکرێ کەمە پێمان وایە وانە پێمان وایە ئەگەر لایەن ئیسلامیەکان و ڕێکخراوەکان و کەساتی ئیسلامیەکان هەموو لە لیستێکی ئیسلامیدا کۆ ببنەوە ئەم پێم وایە پشتیوانێکی زۆر باشیان دەکرێت و دەکرا ئەمە ببێتە بناغەیەکیش بۆ لیستە فراوانەکەش باش پس لەگەڵ کۆمیسیۆنی عێراق و لایەنەکانی لەسەر خەت دەبن بۆی بڵین سەختە کاری کەم بکرێ هەڵەکان دووبارە نەکرێنەوە ئەوە ئیشی لەسەر دەکرێت تا مانگی 11 کەوا بڕێ ڕاڵبژارنەکە بڕێ ئەوە کا حەجمیشێکە لە ئامانجەکانی ئێمە چێمە زۆر بەڕاستی قسەمان لەسەر ساختە کاری و دیزاینکردن کردووە لاڵبژاردننی کوردستان بەڵێ ئێمە ئێستا بینی بەڕاستی یەکەم هەنگاومان داوێت کە تو لیستەکە لیستی خۆت پێشکەش بە کۆمیسیۆن دەکەی یەکەم هەنگا ئەوەی کەمە دوای ئەوەدا دەچین کە ساختەکاری نەکری و ئەوەی کە لە ڕابردوو کراوە دووبارە نەوێتەوە ئەوە کەمە هێندە قسەمان لە بەڕاستیم بۆ خۆشم لەگەڵ ینی ئەو برادرانی کۆمیسیۆن هێندە قسە و گفتوگومان بوو هاتوونەتە لامان لەو ماوە ڕابردوو ینی بڕیار وایە هەنگاوەکانم ڕوونتر بێ شەفافتر بن و هێندێک خەلەل کە لە ئەوان دەنە خەلەل تەبان بە تەزویر مازانیوە بەڕاستی هێندێک خەلەل لە ڕابردوو ڕوویداوە لە هەڵبژاردننی ڕابردوو دووبارە نەبنەوە ئەمە بەچی دەکرێتەوە بە هەر بە کۆمەڵ ناکرێ خۆ کاک حەشیم بێزگە لە لایەنەکانی دەسەڵات و ئەوەی کە لەگە دەسەڵاتیشە ئێمە سێ لایەن ئەوەی دیکە هەموو ئێمە ڕخنەمان هەبوو یا داشمان داوەتە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق کە تەزویر کراوە نەبوو یەکەواتە ئەوە هەر ئیشی کۆمەڵ نییە ئەوەیشی هەموو لایەنانێک کە مەسەرنجمان هەبوو لەسەر پرۆسی هەڵبژاردنەکە پێما دەبێ بە هەموو لا فشار بکەین و بزانین داخۆ بەڕاستی چ میکانیزمێک چ ڕێگایەک تەندروستە و کاریگەری هەیە بۆ ئەوەی کە ئەم هەڵبژاردننی دابێ ساختەکاری نەبێ یا بە ڕێژەیەکی زۆر ینی بەڕاستی کەم بکرێتەوە ئێمە دەگرینە بەرەوە دەبێ هەمومان بە یەکۆش بگرینە بەر من پێشمە ئەوە دەکرێت لەگەڵ حکومەتی ناوەندی بە حەقیقەت یانێ مە قسە بکرێت لەگەڵ کۆمیسیۆن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و ئەمە هەم پێویستی بە دووشت هەیە پێویستی بە جموجۆر و حرەکێکی سیاسی هەیە نای شارمەوە فشارێکی سیاسی و پێویستیشی بە هەندێک جموجۆر و ڕێکاری بڵین کۆمیسیۆن و ڕێکارەکانی هەڵبژاردن و میکانیزمی هەڵبژاردن و ئەو شێوازی هەڵبژاردن ئەو قۆناغ و هەنگاوانێک کە بەدوای دادێ باشە تقریبا نزیکەی 12 خولەکێکمان ماوە سەبارەت بە کۆنگرەی کۆمەڵی دادگەری کە دواخرا کۆنگرەکە دەکرێتەوە لە بەربار دۆخی ناوچەکە بوو بەنیازی گۆڕانکاریشن ئێمە بڕیار بوو 22 مانگەی بەڵێ کۆنگری خۆمان ببەستین بەڵام بداخۆ ئەم ئاڵۆزی و بارودۆخەی کە ناوچەکە هاتە پێشێ و جەنجی ڕژێمی زانی لەگەڵ ئێران و دواتر بە دەستێوەردانی ئەمریکا و بە حەقەت بەرەو ئالۆزتر دەڕۆیشت حەقەتەن ئێمە گوتمان لەم ئالۆزیە هەر لە ڕووی حاڵەتە نەفسیەکەی و دەنەخۆمە لە شەڕین ئێمە بەڕاستی بەڵام لە ڕووی حاڵەتی نەفسی و ئانە من با کۆنگرەکە لە کەش و هەوایەکی ئارامدا بێ دوامان خست بەوە بە گفتوگۆ و بەڕاستی بە ڕاوێژ لەگەڵ کۆمیسیۆن چونکە دەبێت تو کۆنگری خۆت بگری کاتێک هەڵبژاردن دەکەی دیارەکەی دیکەنێت ئێمە دەستکراوەین تا 6 مانگ بەڵێ بەڵام ئێمە بەڕاستی وەکو سەرکردایەتی کۆمەڵ هۆکارەکەی ئەمە بۆ کە دوامان خست وەکو مەکتەبی سیاسی بەڵام لەوانەیە مەسەلەن 2 ڕۆژ 3 ڕۆژ کە ئارامتر بێت ئێمە کۆنگری خۆمان دەگرین ینی لە نزیکترین کاتدا کە بارودۆخەکە ئارام بێت بە گونجای بزانین ئێمە کۆنگری خۆمان دەکەین بەنیازی گۆڕانکاریشین ئینشاءڵڵا حزب و کۆنگری بۆ گۆڕانکاریان پێما هێندێک جومگەی سەرەکی هەیە گۆڕانکاری تێدا بکریانی کۆنگرەیە مەنی مافی ئەوە کە بیکە جا لە پێڕەوە کە ئێستا ڕسنووسێکی پێڕەو هەیە بۆ گۆڕانکاری و گۆڕانکاری لە کەسەکان ئەوە ئەندامانی کۆنگرە ئازاد و خۆ بچێ بە سەرکردایەتی خۆیان هەڵدەبژێن بۆ قۆناغی ئایندا و هێندێک هێڵی گشتی هەم پێم وایە دەبێت ئەم سەرکردایەتیە
یا مەکتەبی سیاسی یا پێما لە کۆنگرس ڕەنگە زەحمەت بێ بەڵام پێشی دەبێ هێندێک هێڵی گشتی و هێندێک بابەتی پەیوەندیدار بە ناوخۆ بە دەرەوەی کۆمەڵ بێزگە لە قەزێ پێڕە و بێزگە لە هەڵبژاردننی سەرکردایەتی ئەو شتی جیاوازن بەڵام بۆ هێندێک بابەتی وەکو ڕێکاری خۆڕێک پێخستن و ڕێخستن و بەڕاستی تون و تۆڕکردنەوەی ئۆرگانەکان و هێندێک بابەتی دیکەش کە پەیوەندی بە دەروی خۆمانەوە هێن پێم وا دەبێ کۆمەڵێک هێڵی گشتی هەبێت کە ئەم کۆنگرەیە هەم هێندێک گفتوگۆی لەسەر بکات بە پێی کات و هەم بەڕاستی ئەم هێڵە گشتیانە پەسەند کاکە کۆمەڵ ئەم 4 ساڵە کاری لەسەر بکات. باشە دەخولەکێکمان ماوە ئێسوارت بە بارودۆخی ناوچەکە سەر دوای 12 ڕۆژ شەڕ سە بڵند جەنگەکە وەستاوە سەرتان چی وەستانی جەنگەکە وایە دۆخی ناوچەکەش بەرە و ئاسایی بوونەوە دەڕوات ئێستا ئەم جارە عێراق تێوە نەک لە هەرێم دوور بوو ئەمە شتێکی باش بوو ئەم پێمە ئەم بارودۆخی ئەم ناوچێ بە ئاسایی نابێتەوە هی وەرنابێتەوە بەڕای من یاخۆ من هەڵە بم ئەم پێمە ئەوە کە ئێستا ڕووی داوە و ڕوودەدا هەمووی پێش هات و هەموو پێشەچێکن بۆ جەنگی جیهانی سێیەم خۆزەنی جیهانی دووەم بێنە بەرچاوی خۆدیانی خۆ لە شوێ ڕادروست بوو لەو ئەوەی بڵێن خواست و ئارەزووە شەڕی کە هێتلەر و نازیەکان هیان بوو بۆ داژیکردنی وڵاتان و خۆسەپاندن بەسەر وڵاتان و بەسەر کۆمەڵگا میلەتانی دیکە خۆ لەوە بردەوە لەوە دروست بوو تاوان دوای یعنی خۆ بە یەک ڕۆژی جەنگی جیهانی دووەم دروست نەبوو ئەو کاتەی وە جەنگی جیهانی سێمیش بە ڕۆژێکی دروست نابێت ئەم پێم وایە ئەو خودخواهەیە کە ئەمریکا هەیەی ئەمڕۆ وە وڵاتانی دیکەش کە هاوپەیمانی بین بە ڕژێمی زایانیەوە لە ناوچەکە و هێندێک وڵاتانی دیکەش لە ناوچەکە و ئەو بەڕاستی لەلایەک کە رووسیا و ئەوانێک کە بەنی بە شۆرە شێوەکان هاوپەیمانی ئەو نەکوسین وەکو کۆریای باکوور و وڵاتانی دیکە و ئەم پێمە ئەمە بەرەو بەنی بەو ئارەسە دەڕوەکە ئەم ناوچانە زەحمەتە بەڕاستی ینی ئەوە بە ئاسان هێور بێتەوە و بە ئاسان ئاسایی بێتەوە بۆ مەگەر دەست لە ئەم خودخواهی و دیکتاتۆریەت و پاوانکاریەکە ئێستا خەریکن هەڵگرن ینی مەسەلەن بۆ نمونە ینی ئەوەی کە ڕژێمی زایانی دیکە بەرامبەر بە چنگە مسلمانێک لە غەزە و لە فەڵەستین ینی هەر قەزێکە هەر ئەوەندە نییانی کە چنگە خەڵکێکن ینی ئەوانە نا بڕوای بەوە نیە مەسەن غەیری ینی هەبێ یا ئەوتە با بە تعبیرش هێ بێڵێ ئەم پێم وایە ئەمریکا هەڵپەیمانەکانی پێیشتونەتە ئەمە لەم ناوچانە هەر کەس بە قسەینەکە لێیدەن فەرموو ئەوە لە فەڵەستین باش ئەوە یەمەن ئەوە لوبنان ئەوەی عێراقیش عێراقیش نەبوو دووسێ جموزۆڵی کردو دوای دووسێ ساروێخەنێدانەوانە عێراق سووریا ئێران ئەگە تەماشات کرد لە گەرمەی کە شەڕ گەرم بوو لەگەڵ ئێران هێندێک لێدوان وشتی نافەرمی دران وتیان نۆبەتی تورکیاشە دوای ئەوان وتیان دوایویش نۆبەتی پاکستانیشە یعنی هەر کەس بە قسەمان نەکاو هەر کەس لەگەڵمان نەبێ دوژمنمانە لێ دەدەین ئەنی بەڕاستی ئەم لۆژیکە ئێستا زاڵە جا ئەگەر لە شوێنێک لوتیان بشکێ ینی هێزی شەڕ و خراپەکاری و ینی پاوانکاری و کاولکاری ئەوە بێگومان ینی ئاشتی دەکەن و ڕادەوەستن و یا بەلانێکم هود نەدەکەن ئێستاوەکە ئێستا هود چۆن دەخوێنیتەوە بەڕێز ئەزمموی ئاسکەریش تێ نیشەڕەکە بڵێن جەنگەکە وەستا لە بینی ئێران و ئیسرائیل ئەمریکا بڵێن ئەویش سنووردار و بڵێن بەژاریەکەی چۆن دەخوێنەوە ئایا ئامانجەکانیان بەدی هات ئەم پێمانی ئامانجیان بەدی هات بێ ئەم پێمە نەیانتوانی لەو کاتێککە دیاریان کود ئامانجەکانیان بەدی بێنن و من خوێندنەوەی من بۆ ئەم بابەتە ئەمریکا دوو ئەزمموی فاشلی هەیە لە شەڕ لە ناوچەی ئێرە و نزیک ئێرە کە ئەفغانستانە باش لە عێراق و ئەفغانستان هەمن حەز دەکەم بزانم پرۆژەی ئەمریکا چەند سەری گرت عێراق لەدەست چێ ئێستا عێراق بوو بە هیچێ عێراق حەوشەیەکی ئێرانە باش ئەفغانستان چی لێ هات لە 2001ەوە ینی کە جەنجی جیهانیان بەرامبەر بە ئەفغانستان ڕاگەیان بە هەموو وڵاتان لێیاندا وەکو چۆن بەسی وڵات لە عێراقیاندا دوای ئەمریکا مایەوەوانە
دوای تاڵیبان دوای 20 ساڵ لە 2021 ئەمریکا ناسار نەبوو سڵحی لەگەڵ تالیبان کرد دوای هەر بە پەلە پرۆژە سەرباز و هەندێک کەلوپەلیان ڕزگار نەکرد واتە پرۆژەی ئەمریکا لەم دوو وڵاتی فەشەلی هێنا ئایا ئەمریکا یعنی با ئەوەندەی خەڵکی پسپۆر و خوێندەواری نییە بڵێ کاکە سێم دووبارە مەکەن لەگەڵ ئێران چ دەکە یانی چی دەکرد مەسەن چ لە ئێران دەکا دەتوانین چی لێ بکە مەوسم ئامانجەکانەوە بوو بڵین بەرنامە ئەتۆمی ئێران لە ناوبەرن بە قسەی خۆیان موشکی بالیستی ئێران لە ناوبەرن ڕۆڵە هەرێمایەتیەکەی بەخوام پێم با بوو هەر ویستیان ینی ویستیان بە حسابی خۆیان لوتی ئێران بشکێن و چکە تا ئەم قۆناغی ڕابردوو ئەم بەڕاستی سەرنجی خۆمی لەسەر قەزیەوەی کە جناب باسکێکەمەگە تۆزێک پێشمەرگایەتی شەڕم بینێ بەڕاستە شەڕی پێشمەرگایەتی ئەمە کۆم شەڕی ئێستانی جیاواز و زۆر بەڵام خۆ ئەزمونێکم پێم وایە ئێران نەدەبوو شەڕی بەوە کارە بکە ئەوە ینی زیانی گەورە لەمە بە ئێران کەوت شەڕی بەوە کارت حزب الله و ڕژێمی زایانی حوسیەکان و ڕژێمی زایانی وە بەڕاستی ڕژێمی ئەسەدیش کە باش لەخوا بەزە لە کۆڵخەشی بچکە خەڵکی زۆر ئەزیێتدا خەڵکیان زۆر کرد بە ناحەق مسلمانی زۆر گەورە خەڵکی زۆر چاک ئەو تەمان هەندێک زاریش عێراق شەڕی بەوە کارە نەمانێگە ئەمانە نینوچیان کرد ئەمانە شکان لە قۆناغی ڕابردوو کەمە پێمان نایە بەڕاستی جارێ حەماس و ئەو قەزێکلانە بۆ تۆ نشکاوە کۆتایی پێ نادە لەخوا بەزیاد بێ و هەر لەم ڕۆژانە ئەو زەرەرەی کە حەماس لە سەربازەکانی داوا مەزم بە پێی ئیعلانی ڕژێمی زایانی نازانیانی ئەوەندە سەربازە نەکوژاوە لەو هەموو مشتەکانی کە بە جوولەکە کەوتووە جا بۆ ئەم پێم وایە بەڕاستی ئەم شەڕی بە وەکارەتە هەڵە بوو دەبوو بەم پێم وایە لە شەڕدا دوژمن ینی حقەتەن پێت کرا بەرامبەر بە دژمنی خۆدیانی هەنگاوی یەکەم بە چ هێزێک بتوانی لێی دێ سەرکوتی کەی کە بۆ ئەوەی ملکەسکا بۆ ئاشتی و ملهوڕی نەکا و شەڕت پێ نەفرۆشێ و کاولکاری نەکات دەبوو ئەوا بکرابایە من قەناعەتم ئەو کاتەی ئەو ڕژێمی زایانی ناسار بە ئاشتی دەبوو ناسار بە ڕێکەوتن دەبوو بەڵام هات وردە ئەو شەڕی بە وەکارەتی پێدەن وردە لەویدا ئەوی لاوازکردان ئەوی لە بین برد ئەوی لاواز کرد هاتە سەرخۆشی ئەمە ئەوە بکە ئەوە پێ دەڵێن ئەمە دەتوانین یانی ئاوا لێت دێین بەڵام پێشمە ئەو دەستکردنەوەی پێمە ئەو دەستکردنەوەی ئێران بەلانی کەم دەستکردنەوەکەی و ئەو موشە بارانکردنی پێندێ لە ناوچەکانی ڕژێمی زایانیان پێم وایە ئەوە وای لێکردن کە نەخێرەوە ئاسان نییە بە ناساری ئەم ئەگەر بەلانی کەم ئەم پێمە هودنیە کە چکە ئەو ناوچەیە بە ئاسان هێور نابێتەوە زین کۆمەڵێک زوڵمی تێدا کراوە کۆمەڵێک غەدر کراوە کۆمەڵێک مافی گەلان و خەڵک و کاکە ئاین پێشێل کراوە یعنی بە ئاسان پێمانی ئەمە ئاسایی بێتەوە هێور بێتەوە بەڵام پێدەچی ئەمە پێدەوتری هودنە شتێکی کاتیان ڕێکەوتنی کاتی یا مەسن ئاسایی بنشی کاتی بە بەزم پێم وایە تا بەڕاستی ماف بۆ ئەو خەڵکی نەگەڕێتەوە و ئەو گەلانە بە تابەتی گەلی فەڵەستین کاکێمە گەلی کوردیش بەڕاستیانی یعنی مە خەڵکێکی لەم ناوچانە کە هەر مەزلومن ئەگەر مافێن بۆ نەگەڕێتەوە و بارودۆخیان ئاسایی نەبێتەوە ئەم ناوچەیە ئاسایی بوونەوە و بیسراحات بەخۆ نبینی باش بە دۆ پرسیارمەوە بێ ئەوەی کە ئێستا ئێرە بڵێن ئیسرائیل و ئەمریکا دەیانەوێت خۆیان باڵە دەستی ناوچەکە بن تاکوێ دەڕوا دوایەم جەنگەش بە تایبەتی ئەم پێمانی ئەمریکا بتوانێت تازە بە تایبەتی دوای ئەمە بتوانین بڵێ من دەتوانم باڵا دەست من ناوچەکە ئەنی خۆ زانێتی ئەمریکا هەر یەک کێشەی لە ناوچەکەی کاگی حەجی ئەمریکا جاری کێشەی لەگەڵ رووسیا و هاوپەیمانەکانی هەیە باش ڕۆژ بۆ ڕۆژێ ینی شەڕیش لەوێ تونتر دەبێ رووسیاش هەڕەشەیکە دەکە لە ئۆکرانیا و هاوپەیمانەکانی ئەمریکاش کە هەموو وڵاتانی ڕۆژئاوا دامی دەکەن چکە هەر شەڕی رووسیا و ئۆکرانیا هەموو دنیا دەزانی خۆوە شەڕی رووسیا و ڕۆژئاوا بە بەلای ئەوروپا فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و وڵات ئەڵمانیا وڵاتانە ئەمە لە لایەکتەوە لایەکە کاکە هەڕەشەکانی اقتصاد و پێشکەوتنی سین و پیشەسازی سین لە هەموو ڕێکەوە تەبان دەستی بەسەر هەموو لایەک داگرتووە خەریکە بەڕاستی ئەمریکاش بنکۆڵ دەکات لەم ڕۆ لە ڕۆی ئابوووریەکەی و بەتایبەتی و لە ڕووی تەکنۆلۆژیاکەی و بەتایبەتی تر ئەمانە بەڕاستی کێشەی ناوچەکانی ئەم وڵاتانی کە ئێستا بە ناساری مەسەن کە سەرۆکی ئەم وڵاتانە بەکرێگیرا و ترسنۆکن بەڵام خۆ مەزنی میلەتەکانە بەم واقعانە ڕازی بن
ئەوەی کە ئێستا لە ئارادە کە دەگوزارێ و ئەوەی کە ئەمریکا دەیەوێ ئەم بۆیە پێم وانە دوای ڕۆڵەکەیان پاشە شێ دەکە هەم ئیسرائیل و ئەمریکا ئەم پێم وایە یان دەبێ بێ ئاشتێکی ڕێکوپێک و بە دادگەرانە کە دەسەڵاتی هێز تا ئێستا ئەمریکا لە ناوچەکە بە شێوکی ڕێکوپێک ئاشتێکی ڕێکوپێک و بە دادگەرانە بێ ینی ئەم ئەوەی کە بەڕاستی مافی خوراوە مافی بۆ بجێدرێتەوە ڕێزی بگیرێ دەنا لە قۆناغی دووردا من نازانێ خۆکە ڕەنگە ساڵی ڕەنگە 20 ساڵی کەش پێ بچێ چکە ئێستا ئەوە قۆناغی داگیرکاریە بەڵام ینی داگیرکاری کۆن چۆن ڕژێمەکانی ئیستعماری هەبوو کاتی خۆی ئیمپریالی هەبوو تەمان ئێستا ئەمەش ینی داگیرکاریە بەڵام بە شێوەیەکی نوێ ڕەنگە بخایێنێ بەڵام لە کۆتاییدا ئەم پێم وایە ئەگەر بە خۆیان دانێنەوە وە سیستەمێک پیادە نەکرێت کە دادگەر بێ و گەلان پێڕازیکە ناسەر بە پاشەکشە دەبن باشە بەس وەکو کاتیشمەوە غەزە ناکەوێت پێ دوێ حەماس خۆڕاگر بووە وڵای ئەو زیاتر لە 2 ساڵە ناتوانیە بەکو خۆیان باسییان کوتیان ئێمە بە چەند ڕۆژی حەماس کۆتایی پێدێن کوتیان پێبێن وەنەشیان توانی مل بەم میلەتە ئازای کەس بکەن بەڵام بەداخە وڵایی ینی هەم ڕژێمی زایۆنی تەماشای ئەم هەموو بانێک و دوو هەوایە بەداخۆ خەڵکی شێ ئێستا ینی وای زانی تەبان ئێرانیش دەکەوێت ئەوزە دنیا ئاوەڵا دەبێت بۆ ینی جوولەکە و بڵێن ڕژێمی زایۆنی و بەنێ هاو ئاوازەکانیان باش دەڵێ ئەوە ئێران کاکە لە ژنوی منداڵانەدا لە ناو ئیسرائیل ینی پێی جەریمەیەش زۆر گەورەیە ینی ئەمە بانێک ینی دوو هەوا هەزار هەوایە ئەو وڵاتێکی وەرانگرت دار و بەردی تەخت کرد هەچی ژن و منداڵە کوشتی ئێستاش ینی ئێستاش منداڵ و ژنێک بەسە زمانی مەسەن کە هێندی خواردن لای ئەمریکیەکان لە وڵاتر هەیە کە دەچن بۆ لەسەر ڕێی خواردن لایەن دەن فەقیر لە منداڵان دەن لە ژنان دەدەن لە خەڵکی بێتاوان دەدەن بەسمێ بەڕاستی ینی ئێستاش ینی تاوانە دژ بە مرۆڤایەتێکی هەر بەردەوامە زۆری گەورەیە بەڕاستی بەداخەوە بەڵام لە بەبەرچاوی هەموو دنیاشەوە بەڵێ بەلایەکەم بەڕاستی میلەتێکی مەزلوم ستەم لێکراوین ینی زۆر ماستەم دیوی ئەمەش بەڕاستی ئەنفال و چیمیایی باران و ئەم هەموو ئەعدام و کاورکاری گوندەکانمان وەڵاهی حەقا خەڵکەکەمان ینی بۆچوونی قەت ئاوانە بێت کە میلەتێک لەوێندەر ئاوا مەسەن لە بین ببرێ لەگەڵ زەوی تەخت بکرێ خوانەخواستیەکێک بێ پێی خۆش بێ پێچەوانەی ئیمانە پێچەوانی مسلمانەتیە وڵای پێچەوانی کوردبوونیشە کوردێکی ڕەسەن سپاس دەکەین زۆنی باڵای کۆمەڵی دادگەریمان دومان کردی سپاس بێ بینەرانی بەڕای سپاس بۆ هاوکارانم خواتان لەبەر